دەستانی خوێناوی پاییز ئەزیزە سروشتی ئازاد زەردە خەمڵی و وڵاتی ناشاد ڕوومەتی زەردە گەڵایداری مات سوورە ڕووی بۆکی هومێد و ئاوات پێکوڵەی دەشتی ژیان بەرگەوزە داری چواروەرزی ژیان سەرسەوزە پاییزە وشکە گەڵا وەرکەوتن خۆر و خوری لە چیا سەرکەوتن زەردە سەربەندی پەڕاوی تاوە دواپەڕی زەردە پەڕیز و خاوە بایە پاییزە و چۆرکە و گەردی تێپەڕیون بوو لە چاوم زەردی شەوە یەک ڕەنگە دەروون و چاوی کوڵی دڵ سۆنگەیە بۆ خاراوی گۆمی خوێن پڕ بە دەماری شیوە لانە پاپۆری دڵە کازیوە گوند و دەشت پڕ بە دەروی ڕوو ئاوە سوبحی شادی دێت لە دوای شەو ناڵە دەم خۆش خەندەخان دەست خۆش کاکەوان خۆشەویستانی قەلەندەرخانە فەرموون لەگەڵ دیدارێک و دیمانەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە لێدوان و قسەکردن لە سەر یەکێک لە شاعیرانی ناوچەی موکریان کە شاعیرێکە قاڵی خەبات و کوردایەتی و شۆڕژگێڕێتی بووە ئەویش شاعیر ئازا سەکریە بۆ لێدوان و قسەکردن لەسەر ژیان و شیعرەکانی ئازا سەکری برای بەڕێز مامۆستا نیازی حەمە عەزیز کە خۆی دیوانەکەی کۆ کردوێتەوە و ساڵی کردوێتەوە ئامادەیە لە بەرنامەکە میوانمانە بەخێر هاتی مامۆستا جان هەروەها برای خۆشەویست کاکە ڕەوان عەدنان بە ئامێری عود لەگەڵمانایە لە بەرنامەکە بەخێر هاتی کاکە ڕەوان بەخێر بێ مامۆستا جان بەخێر بێ کاکە ڕەوان مامۆستا جان وەکو سەرەتا ئەمانەیە سەرەتاکانی ژیانی شاعیر ئازاد سەکری بزانین لەکوێیە و لە کەیەوە دەستی پێکردووە. سوپاس بۆ ئەو دیدارە دیارە هەموو لایەک دەزانن بە تایبەتی ئەوانەی کە گرنگجیدانیان بۆ ڕەوتی ئەدەبی هەیە ئەدەبی کوردی کە دەڤەری موکریان لانچی دەرکەوتن و گەشەکردنی ئەدەبیات بۆ هەر لە کۆنەوە تاکو ئێستا و لە شۆڕە سوارانی گەورەی ئەدەب لەو ناوچەیە هەڵکەوتووە. دیارە ئەوڕۆ کە باسی ئازاد سەکری دەکەین ئەوی یەکێکە لەو شاعیرانە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەڵکەوتووە و گەشەی کردووە و ژیاوە بەشێکی زۆری لە تەمەنی بۆ خەبات و کوردایەتی تەرخان کردووە لە گەرمەی خەبات و پێشمەرگایەتی ئەودا لە ڕیزەکانی حیزبی دیموکراتی کوردستان ئێران دیارە کۆڵی نەداوە لە نووسین لە شاخ بوو بێ و لە ئەشکەوت بوو بێ و لە هەر شوێنێ بوو بێ بەردەوام بۆ لە شێعر نووسین. ئەوەی ئازاد سەکری کە ناوی خۆی قادری لوتفیانەیە جیا دەکاتەوە لە زۆربەی شاعیرانی ڕۆژهەڵات ئەوەیە کە هاوشانی سوارەی ئێلخانی زادە کە ئەوژێکێکە لە شاعیرە پێشەنگەکانی بڵێ نوێکەرەوەکانی شێعری کوردی ئەودی و بەڕاستی ئەویش ئەو ڕۆڵی هەبووە بەڵام بەداخەوە وەکو پێویست نەناسێنراوە لەبەرەوەی کەمتر دیوان و بەرهەمەکانی چاپ کراوە ئەگەر چاپش کرابێ بە لە بازنەیەکی زۆر تەسکدا چاپ و بڵاو بۆتەوە نەبۆتەوە ئەوەی وەکو پێویست ئازاد سەکری بناسێنرێن. مامۆستاگیان لە قۆناغێکدا بە ناوی نەدار سابڵاغی شێعرەکانی بڵاو کردەوە دوایی گۆڕیوێتی هۆکاری ئەم گۆڕینە چی بووە؟ ڕەنگە زۆر ڕوون نەبێ بەس ئەوەندە دەزانین ئەوەی ڕاستی بێ لە سەردەمی لە تافی لاوێتیدا بە نەدار سابڵاغی کار خۆی لە سابڵاغ واتە لە مەهابادیش لەدایک بووە بەرهەمەکانی بڵاو کردوتەوە بەڵام دوایی کە بۆ گۆڕیوێتی ئەوەیان ڕوون نییە من زۆر بە دواداچوونم بۆ کرد کە
تقریبا لە 30 ساڵ لەمە پێشەوە من هەوڵی کۆکردنەوەی بەرهەمەکانیم داوە و بە دوواداچوونم بۆ کردووە و لە هەر گۆڤار و ڕۆژنامەیەک یان هەر کەسایەتیەکی ئەدەبی بە تایبەتی مامۆستایان ئاستەنگە هاتۆتە پێش بۆ کۆکردنەوەی شعرەکانی یاخۆت بە ئاسانی دەستت کەوتون؟ گەورەترین ئاستەنگ لە بەردەمی من ئەوە بوو کە شعرەکان جیاوازیان هەبوو لە ئەوەی مەسەلەن ئەوەی لە کەسێکم وەردەگر شعرێک لەگەڵ ئەوەی کە دوایی بەنووسین دەستم دەکەوت جیاوازی لە وشە لە دێر لە ئەو شتانەدا هەبوو دەنا ئاستەنجێکی وا نەبووە لە پێشم بەڵام بەهۆی بەدواداچوونی زۆرم بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی توانیومە بیگەنمە و ئاستەی کە کامەیان ساختترین بەرهەم و تێکستی ئەوە وەلا دیوانەکەشیدا کە لەو دوایەدا چاپم کرد هەر ئەوەم دابەزانم. نیشانێکی زۆر جوانیشی هەیە پێنووسی دڵ من خۆم هەڵم بژار بۆی چونکە ئەو بەڕاستی لە دەزووسەکانی خۆیدا ناوێکی وای دانە نابوو بەڵام من ئەو ناونیشانم پێجوان بوو هەر بۆیش خۆم ئەوم بۆدانم. بەڵێ ئێمە بینە سەر بارێکی تری ژیانی کە ئەویش خوێندن خوێندەواری بە بێگومان ئەو لە بنەماڵەیەکی هەژار بووە لە سەرەتای ژیانیەوە. خوێندن خوێندەواری خوێنوێتی و بەڵام ماوەیەکی مامۆستایەتی کردە بێگومان ماوەیەکیش کە دیپلۆمی خوێندووە بەڵام نەیتوانی بچێزان کۆتەواوکە هۆکاری ئەوەی بۆ من دەرکەوتە دیارە 11 ساڵ مامۆستا بۆ مامۆستای سەرەتایی دوایی تێکەڵ بە سیاست دەبێ و سەرەتا دەچێتە ڕیزەکانی حیزبی توودەی ئێران بەڵام من لە یادداشتەکانی خۆی و لەوەی کە لە هاوڕێکانیم بیستووە لەبەر ئەوەی پێی وا بووە حیزبی توودا حیزبێک نەبوو نوێنەرایەتی هەستی نەتەوەی کورت بکات و لەوانەیە وەکو باز دەکەن زۆر جاریش تووشی مناقەشە بووە لەسەر ئەوەی کە توودەیەکان بەرامبەر بە کورد و کوردایەتی هەستێکی کیان هەبووە کە مای ناڕەحەتی ئەو بە بۆیە وازی لێهێناون و هاتۆتە ناو حیزبی دیموکرات و بۆتە پێشمەرگە. بەنسبەت بەرهەمەکانیشی بەڕاستی بەرهەمەکانی هەمە جۆرن خۆی ئازا سەکری هەروەکو گوتم ناوی ڕاستەقینەی قادری لوتفیانیە بەس ئازا سەکری وەکو ناسناو بۆ خۆی هەڵبژاردووە دیارە سەکر و سەکریەکان هۆزێکن تیرەیەکن لە هۆزی گەورەی بڵواس لەودی و لەمدی و هەن دیارە ئەو بەردەوام بۆ لەسەر ئەوەی کە شعر بنووسێ وەکو گوتم کاری کەشی کردو لە ژانرە ئەدەبیەکاندا وەرجێرانیشی هەیە وەرجێرانی دوایی باسی دەکەین. مامۆستایان دواتر درێژە بە باسەکانمانین بەڵام پێمان خۆشە بێگەر کاک حەمید و کاک ڕەوان شعرێکمان پێشکەشکەن. کەژاڵی دەستنیشانی باخی جوانی تۆ هاوڕازی ڕەفیقی کاکەشوانی بزەت قاسپەی کەوی مەستی بنارە بەهار دەنوێنی تۆ بە و بەژن و بارە گوڵی سووری بەهاری باخی خۆشی لەگەڵ تۆم لابەری شین و پەرۆشی بەبێتۆ ئەم جیهانە بەندی سەردە مەکۆی ژان و ڕووکۆی تاڵ و دەردە بە تۆوە وەک بەهەشت ئەم جیهانە لەسەر مەیلە گەڕی چەرخی زەمانە بزەی هەستی دەبزوێنێ گوڵی من تۆ بوویە خاوەنی قەلب و دڵی من هەبووم و هی تۆم و ڕازیم بە کەشکێ دڵم شوشەیە دەسا وریا بە نەشکێ دەنێم گیانم لە پێناوی ئەوینت کە پێک بەستراونەتەوە ژینم بە ژینت هەناسەی گەرم و خۆشی هەردەمی تۆ بەرەو پیریم دەبا تەنیا خەمی تۆ بە دینی تۆ گەش و ڕووخۆش و ماوم بە ئاواتی گەیشتنی تۆ ماوم. دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش کاک ڕەوانگیان. مامۆستایان کاریگەری شاعیرانی ڕۆژهەڵات وەکو هێمن و هەژار و سەید کامیلی ئیمامی چی بۆ لەسەر شاعیر؟ بەدڵنیاییەوە ئەو شاعیرانەی کە دەکەونە دوای شاعیرە گەورەکان
هەر لە گەنجەوە کاریگەری زۆریان لەسەر دەبێ. بەڵام من جیاوازیەک لە ئازا سەکریدا دەبینم وەکو گوتم شانبەشانی سوارەی ئەلخانی زادە کە ئەویش هەر کۆچی کردووە. لە ڕاستیدا نوێکەرەوەی شیعری کوردی ئەو دیوەنی ڕۆژهەڵات بە شێوازی گۆران و شێخنووری لە باشووری کوردستان دیارە ئەوان هەردووچیان باسی ئازا دەکەین. ئازا کەمتر کاریگەری یان لاساییکردنەوەی فۆرم و ناوەرۆکی شاعیرانی پێشخۆی پێوە دیارە. هەر لەبەر ئەوە من زۆر معجیبی بووم بەڕاستی کە توانیوێتی جگە لە نوێکردنەوەی فۆرم و ناوەرۆ بەڵێ زمانێکی شعری تایبەتی هەیە. ئەو جار لەبەر ئەوەی خەڵکی مەهاباد بووە و لەناو کۆمەلگای موکریانیدا ژیاوە کەسێکی زۆر زانا بووە لە ڕووی زمانەوە، لە ڕووی فەرهەنگ و لە ڕووی وشەسازیەوە. تۆ ئەگەر شعرەکانی بخوێنیەوە هەز دەکەی بەڕاستی هەموو شعرێک پێویستی بە فەرهەنگێکە بە لێکدانەوەی وشەکانە. من ئێستاش وشە هەیە بۆم ساغ نەبەوە. لە برادرانی خەڵکی مەهابادیشم دەپرسی لەوانەیە حیزبی دیموکرات لەوانەیە کە ئاشنامن و نزیکن و دەیان بینم ڕاستیەکەی ئەوانیش زۆر وشە هەبوو. دیارە شێوەزاری موکریان ێکێکە لە شێوەزارە هەرە دەوڵەمەندەکان ینی گەلێک وشەی تایە کە بەڕاستی پێویستە بەوەیە کە لێکی بێتەوە. ئەمە لە بواری شعرا ئێمە باسی ئازا سەکریەکەین. وەک ئاگادارم هەندێک لە شعرەکانی وەرجێڕاونەتە سەر زمانی تر. بۆ سەر چ زمانێک خۆشی هەر لە بواری وەرجێڕانە کۆمەڵێکاری کردووە؟ من باز دەکەن دەڵێن شیعری ئەو وەرجێڕراوە بۆ فارسی بۆ زمانەکانی کە بەڵام من بۆم پەیدا نەبوو بەڕاستی. بەس ئەوەی هەیە ئەوەی کە ئازا وەری ژێڕاوە. مثلەن یەکێک لەو شیعرە بەرزانەی ئێران کە ئارەشی کەوانگیرە شعرێکی داستانی زۆر بە نرخ و مێژوویە ئازا سەکری کردوێتی بە کوردی و لەو دیوانە سیاوەسی کیسرایی. بەڵێ جگەلەوە شیعری بە پێز و جوانی ئەسپونانی عەلی ئەشرەفی دەروێشیانی کردو بە کوردی. دواتر هەندێک لە شعرەکانی عەلی ئەسفەندیاری ناسراو بە نیمایوشیچ کە ئەویش لە ئەدەبیاتی فارسیدا نوێکەرەوە و حەداسەوی بۆ بڵێ ئەوانەی وەرجێراوە بەڕاستی لە ڕووی چاپکردنی شەوە چەند هەوڵێکی خۆشی کە پێشمردنی هەوڵی بۆ دراوە یان هەوڵی داوە کە چەند ناملکەیەکی چاپ کردووە لەوانە کۆمەڵە شیعری تاڵ و شیرن. دواتر کۆمەڵە شیعری کوردستانی خوێناوی لەم دوایەشدا و لە کاتی خەریکبوونی من بە ساختکردنەوەی شیعرەکانی چونکە من بیستم کە دیوانەکەی چاپ کراوە گوتم ئەگەر وابێ باشە، بەڵام ئەگەر بزانین جیاوازێک لە نێوانی ناو و ناونیشانی شیعرەکان هەبێەوە منیش هەوڵەکەی خۆم هەردەدەم. فعلەن کتێبەکەمەوە دەست خست لە سوید چاپ کراوە بە ناوی وابزانم بخچەی دڵە بە هەڵە نەچوو بم. بەڕاستی زۆر زەحمەت بوو بەدەستم کەوێ، بەڵام لە ڕێی هاوڕەیەکم کە خالیدی فاتحی لە ڕانیە توانی لەگەڵ مامۆستا حەسەنی عەبدوڵڵا زادە بڵێ لەگەڵ ئەو قسەی کردبوو دیار بوو ئەویش بە سوپاسەوە بۆی ناردم کە بەراوردم کرد لەگەڵ ئەو دەستنووسانەی لای منە هیچ شعرێکی ئەوەی لەوێدا بوو لێرەدا نەبوو. دیارە ئەو زیاتر وەکو گەشتەکەی گۆران کە چۆن بۆ هەورامان کردوویەتی و لە دیوانەکەیدا هەیە ئەویش گەشتی ناوچەی موکریانی کردو بە شێعر گوند بە گوند و شوێن بە شوێن شاکاری جوانی لە شێعرەکانی مامۆستایان دیارە جگە لە شعر لە هونەرە جوانەکان خوێنوێتی لە چ بوارێکی تری هونەریە خوێندنی تەواو نەکردووە. هەر ئەوەندەم منیش زانیوە کە لەو پەیمانگایە خوێندوویەتی بەڵام خوێندنەکەی تەواو نەکردو. ڕەنگە هۆکارەکەشی وەک بۆ منیان باسکرد سیاسی بوو بێ ئیتر پەیوەندی بە ئەوە سەرەتای هەشتا بۆ ئابزانم 1970 بۆ هەشتا و ئەوانە وازی لە خوێندنەکەی هێناوە هاتۆ بۆ بە پێشمەرگە. بەڵام وەکو باسەکری وەکو هونەرمەندی شانۆیی کاری شانۆیی لە ژیان نامەکەی خۆشیدا لەوەی کە خۆی باسی خۆی دەکایانەوەی من دەستم کەوت لە ئەو تیپە شانۆیانەی لە مەهابات و لەو شوێنانەی کە مامۆستا بووە لێی لەگەڵ قوتابیەکانی
خەریکی کاری شانۆ بۆ دواتریش لە باشوور کە لەگەڵ برادران و هەواڵانی حیزبی دیموکرات کاری کردو و پێشمەرگە بووە لەو کارە شانۆیانە بەشداری کردووە کە حیزب یان بەشی فەرهەنگ و ئەدەبی حیزب هونەری ینی وەکو بواری هونەریش کاری بەڵێ بەڵێ یعنی ڕۆڵێکی باشی هەبووە لەو بوارانەدا دواتر نەخۆش دەکەوێ و ئەگەر پێویستی کرد باسی ئەوەش دەکەین کە مامۆستاگیان وەکو پێشمەرگەیەک شاعر چ ڕۆڵێکی بینی و ئەمە کاردانەوەی هەبووە لەسەر ڕیاخود ڕنگدانەوەی هەبووە لەسەر شاعرەکانی بە دڵنیاییەوە بۆ خۆی بەکردەوە پێشمەرگە بووە لەگەڵ هاوڕەکانی پێشمەرگە بووە بەشداری چالاکیەکانی پێشمەرگەی کردووە ئەوجار من باسی ئەوم کرد کە ئەو ئەندامی حیزبی توودە بووە سەرەتا یعنی توانیوێتی ببێتە خاوەنی بیر و باوەڕێکی زۆر پرەنسیپێکی زۆر چەسپاو لە ڕووی فکریەوە کە هاتۆتە سەرەوەی خەباتی نەتەوایەتی پەسەندکە هەر ئەو ڕێچکەیەشی گرتووە دیارە کەڵچێکی زۆری لەو پاشخانەی خۆی لە بواری فکری لە بیر و باوەڕی چەپ وەرگرتووە بەڵام بەرجەستەی کردووە لەگەڵ فکرە نەتەوایەتەکەی و لە شێعرەکانیدا کە بەشێکی زۆری شێعری نیشتیمانین و شێعری نەتەوەین ئەگەر بیخوێنەوە هەستی پێ دەکەی. بەڵێ مامۆستا ئەوەی کە هەیە لە بواری پەخشان نووسینیشا کە پەخشانی جوانی هەبووە اینجا من حەزمە کرد ئەگەر بەڕێزی بەشێک لە ئەو پەخشانانی ئەمە بکەینەوە کە بە زمانێکی زۆر پارا و ئەوەی من زۆر کوردانە نووسراوە بڵێ ببوورە ئەوەی من دەستم کەوت لە بەدواداچوون لە ژیانی لە پەیوەندیەکانی لەگەڵ هاوڕێکانی بەڕاستی هەمویان باسی ئەویان دەکرد کە ئازا سەکری جگە لە بواری شێعر و وەرژێڕان دەستێکی باڵای لە پەخشان نووسیندا هەبووە. من بەڕاستی زۆر گەڕام پەخشانێک نەبێت دەستم نەکەوت کە ئەویش ناوی بامیەیشی لەدارە بامیشی لەدار لەو دیووا بزانم مەبەستیان ئەوەی بڕمە و پاقلاوەیە کە شیلە و شەکراوی پێوەیە دیارە ناونیشانەکە کە هەر بەو ناوەوەیە کە بامیشی لەدارە یەکێکە لە پەخشانە هەرە درێژەکانی باسی کەلتور و کەلەپوری ناوچەی موکریان و بەتایبەتی ناوشاری مەهاباد دەکا من دڵنیام لەوەی ئەوەی خەڵکی مەهاباد بێیان لەوێ ژیا بێ دابوونەری تو یاریەکان هیچی نێشتۆتەوە تەنانەت باسی یاریە کۆمەڵایەتی یاریە میلیەکان دەکا باسی شێتەکان دەکا ببورن باسی کەسایەتیەکان دەکا کە خزمەتی خەڵکییان کردووە کەس باسی مەقامبێژەکانی موکریان دەکا هەر هەمووی بەداخەوە ناتوانین و بەرنامەکەەوە ئەو مەودایی نییە بەڵام من یەک گەر کاکڕەوان هاوکارمان بێ دەست و پەنجە و خۆش. لەناو پەخشانەکەدا دەڵێ بیر دایگرتووم بیری ئەوانەی وەکو سواڵکەر و شێت سیر دەکرێن دڵم پڕ لە دەنجی فاتەیە لەو کاتەدا هاواری مینەگەزۆ دەکا دیارە فاتە و مینە دوو خێزانێکی لێ قەوماو بوون لە من ناوچەی پشدەر و بیتوێنیش و کۆیە ژیاونێمە من بە منداڵی لە بیرم و ئاشنام پێمان دەکوتن فاتە و مینە ئەوە خستوێتە ناو پەخشانەکەیەوە وەک دوو کەسایەتی کە مەبەستی بۆ دیارە دڵم پڕ لە دەنجی کڕی فاتەیە لەو کاتەدا هاواری مینەگەزۆ دەکا دەستگرتنەوەی مینەگەزۆ بۆ پارەی فاتە و بۆ فاتەی تێهاوێن خەڵچینە مەبەستیەوە بە پارەی لە قاپەکەی یاون ئەو قاپی بەدەستەوە بۆ کە خێری پێ بکەن بەزایە ناچێ لەبیر ناچێتەوە سەیدە و نانقڕانی سمایلی مریدی خانەقا و تووک و نزاکانی پوربیسمیل و وازوازی و گاڵتەکانی سولەیمان و پێلاقەکانی سەیدەلوشە و دەستدۆشانی سمایلە گۆج و قامەکانی مستەفای کەریم جوجووی عاشقەشایە و گۆرانی زڵەخابۆق و قیژانی بارامی پسک و کڵاوی کۆنی کونکونی شەپکە لەسەر چاوانی
زیاترە هەر ئەوەندە ڕەنگە دەم دەرفەت خۆش. نەبێت دەمە باسی خۆش. ئەو کەسایەتیان دەکا کە لەو سەردەمەدا ژیاون لەوێ و ڕەنگە هێندێکیان هەر نەژما بن. مامۆستاجان لایەنی تری ژیانی ئازاد سەکری وەیە کە وەرزشەوانێکی زۆر بەتوانای ناوچەی مەهاباد بووە لە چ بوارێکی وەرزشیە لە تۆپی پێ ئەوەی من زانیم لەم دیویژ لە قۆناغی پێشمەرگایەتیدا لەگەڵ هاوڕێ پێشمەرگەکانی تیپی تۆپی پێ و ئەوانەی دامەزراندووە و یاریان کردووەکو ئارزوێک. بێگومان شتێکەیە لە ژیانی ئازاد سەکریە هیچ کۆتایی ژیانێتی بەڕاستی ئەوەی کە بنیێتە بەرچاوم خوێنومەتەوە لەبارەوە زۆر تراژیدیە کۆتایی ژیانی ئازاد سەکری حەزەکەم لەو بارەیەوە لەبارەی کە زروف و بارودۆخێک وای لێکرد ژیانی بۆ شێوەیە کۆتایی بێت. لە ڕاستیدا من لە بەدواداچوون و پرسیارەکانمدا لە هاوڕێکانی لە هەندێک لەو برادەرانی حیزبی دیموکرات بە تایبەتی ئەوانەی کە زۆر لێی نزیک بوون ڕاستی باسی ئەویان دەکرد کە کتوپڕ تووشی خەمۆچێکی قوڵ بووە. دیارە ئەوە لە بە ساڵی زاینی لە پێشنەوەتەکان بووە پێشنەوەتەکان لە 1970 بە دواوە وردە نەخۆشیەکەی هەستی پێکراوە ئیتر هەوڵی زۆریشیان داوە بۆ ئەوەی کە چارەسەری بکەن دیارە چەند جارێک نردویانە بۆ بەغدا لەوێ کارەبایان لێداوە ئیدی باش بووە بنماوەیەک و دوایی وای لێ هاتۆتەوە. لەم دوایەدا لە 2002 هەر بەجارێک باری تەندروستی تێک دەچێت وای لێدێ بە کەڵکی ئەوە نامێنێت کە لە مەجلیس دانیشێ یان پێشمەرگایەتی بکات یان پاسەوانێتی پێ بسپێڕنیان لەگەڵ پێشمەرگەکانی چالاکی بکات لەبەر ئەوە وەکو من زانیم لە دوو خزمەکانی دەنێرن دێن دەیبەنەوە بۆ مەهاباد و لەوێش زۆر هەوڵی چاک بوون و چارەسەری دەدەن لە خەستەخانەکانی ئەوێ و لە تارانوانە بەڵام بەداخەوە چاک نابێتەوە هەر زۆر وەزەی خراپ دەبێت وای لێدێ کۆنتترۆلیش ناکرێ ئەوەی من بیستمەوە لە قشاقامەکانی مەهاباد دێ و دەچێ یعنی ناتوانن کۆنتترۆلیکن وابزانم شەوێکیان لە جادەیەک لە یەکێک لە شقامەکانی مەهاباد گیان لە دەستدەدا ڕۆحی شاد بێت. مامۆستاکیان یەکێ لەو شارە جوانانەی کە خۆت بۆ هەڵبژاردن بڵێ لە دیوانی پێنووسی دڵ کوانێ یار. کوانێ یار گوڵزاری ڕەنگین خەمبار ئەمشۆ دیمەنی نەخشین بەشین و ڕۆڕۆ بێدەنگی زاڵە لە کۆڕی یاران ئەمڕۆ کە بۆتە جێژنی نەیاران شەو تاریکە پەپولە خامۆش ئەهریمەنی شەو دڵخۆش و سەرخۆش پاییزی ژینە گوڵ لە دڵ زیزە پەژاری یاران دووری ئازیزە سەرباسی کەساس عمری فەوتا هەور دڵڕەشە لەم پەڕیتا هەنگاوی شلە لاوی ئەویندار کێ ساڕێژ دەکات دڵی بریندار کوانێ دەودەوەی چەمیاری پار کێ ڕادەژەنێ لانکی دڵدار. زۆر سپاس. مامۆستاجان ئەم بەرهەمانی کە بەڕێزە کۆ کردوێتەوە ئایا بەرهەمی تری هەیە کە چاپ نەکراوە یا هیچ شوێنێکی تر هەیە کە بەرهەمی پاراست بێ نەگەیشت بێتە بە چاپ و نەکەوت بێتە بەردەسی خوێنەران؟ وەڵام من ئاماژەم بەوەیدا کە شتێکەی بۆ کراوە چەند نامیلکە کتێبێکەوەی لە سوید کراوە ئێستا لە بیرم چوو ڕاستیەکەی ماوەیەکیش بخچەی دڵ بڵێ دیارە ئەو بەرهەمانی چاپ کراوە بەڵام دڵنیام کە شێعری کەی هەیە یعنی دائیمەن ئەو کەسانە کە
شوێنێکی جێگیر و دیاریکراویان نییە لە ژیانیاندا. آخر ئازا سەکریەک ماوەیەک لە ئێران مامۆستا بوو بێ، هەر ڕۆژەی لە شارێک لە گوندێک مامۆستا بوو بێ، دوایی هات پێ بەشێکی کەی تەمەنی لەگەڵ کوردایەتی و پێشمەرگایەتی و خۆشمان دەزانین وەزعی کورد بەو حاڵی هەموو ڕۆژێک کۆڕە و چی و ئەوانە بەتەکیید شعریکی ڕەنگە لای خەڵکی کە هەبێ، بەس من زۆرم هەوڵدا دەستم نەکرد. مامۆستا پرسیارێکی تر هەمووکو پێشمەرگەیەک لە ناو حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ڕۆڵی خۆی بینیوە، بەڵام ئەوەی پێمان گەشتووەکو مێژوو ئەم لە شۆڕشی ئەیلولیشە ڕۆڵی خۆی بینیوە، یعنی لە هاوکاریکردنی شۆڕشی ئەیلولا و تووشی دەردەسەریش بووە لەو بارەیەوە لە ئێران. منیش ئەوەم زانی و لە ژیان نامەکەشیدا کە خۆم نووسیمەتەوە و دامڕشتۆتەوە ئاماژەم بەوەش کردووە، فعلەن نەکرد ئەو زۆربەی زۆری شاعیر و ئەدیب و تێکۆشەرانی ئەو دی و لە شۆڕشی ئەیلول بەشداریان کردووە، بەس تەسەوڕ دەکەم ئەو کاتە لە خۆناغی تەلەبایەتیدا بوو بێ، چونکە شۆڕشی ئەیلول لە ساڵی 74 تووشی نوسکۆ هات، دوای ئەوە ناکرێ بڵێن شۆڕشی ئەیلول لە شۆڕشی گوڵانە شۆڕشەکانی کەیە. ئەو لە 53 لەدایک بووە، لە 2004 کۆچی دوایی کردووە، لە شەستەکان و تا 74 یعنی نیوەی هەفتەکانیش ئەو لە قۆناغی گەنجێتیدا بوو، ڕەنگە بەڵێ لەو شێوازە خەباتەدا دەوری هەبوو ڕۆڵی هەبوو. بەڵێ مامۆستایان زۆر سپاس بۆ ئامادەبوونت، زۆر سپاس بۆ زانیاریەکانت، زۆر سپاس سپاسی کاکڕوانی شەکەم، دەست و پەنجە و ئەحساس خۆش، زۆر سپاسی کاک حەمیدی شەکەم. ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی شاعر کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمانە هێنی. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. دوا زەردەخەنەی خۆرە زەوی کەوتەوە زاڵە، شەو هاتوو لە چاوان و نەهەرچی گەش و ئاڵە، ژوان دەرچی دەمی گاڵە درا شەو شنە شێوە، شەو تێدەپەڕی دەنگی شەوە تەپڕی بەتاڵە، جوانی بزە و گوڵپەڕی دەم دێتەوە کایە، ساقی وەرە تێکە بە دڵم مەی لە پیاڵە، شەو تووشی دی ئاویلکە بە چاوی گەش و خۆری، ساویلکەی چاویلکە لە چاوە دەمی تاڵە، ڕووسوری بەشە ئەو کەسە خۆڕاگروژیرە، هەر خاوی بەزیوە دەتەزێ و ڕۆژێ بە ساڵە، سەنجی هەیە تاوێرە لە جێی دڵگری خۆدا، هەر سووکە دەبینرێ دەکەوێتە گەپ و گاڵە، چاوی گەشی وریایە دەبینێتە گەرەی ڕێ، ئاڵۆزە کەسێ سوژنی بۆ گرتنی چاڵە.